قشلا مزنه یک لوان قشلت کفنار کدی کویتا گند هرماوه لنحیا مزنه مام حاجی و صالح دولامری بحث مجویا و دکن. بري بخير بسر سوا از حاجي حسن دولامري اوجه كو تازه اما ليرونشتين ايرا بناوبانگا با قشنا مزنه لجويري او سرداو او معلوماتو او كسينا بتمنكو اما لي برسي لو ميجو ادرس كدنا اوي قشنا مزنه من اللزود شخصا برسي او قشلا تقريتو بو زمانه ملك غازي كلو زمانه هاد بيتا دروس كدني للاين حكومة عراقية ياو زمانه او زمانه كومالي بويا ما بس تا دروس كردنا وي قشلي لو سردامه كو بشتي كو حكومة عراقي يعني بويا حكومتك رسمي بيش انجي مالي بويا بشتي انجي ما بس تاوي او بويا اداره منطقه بعام هندي اما هاقالي خاصه منطقه كو امالي يعني وشي زماني نبويا مثلا قضاء ونحيه وهنك هم نوع دائره لحمد زيهابن ما بس تاوي او بويا او قشله ليره بويا تسند ني بوليسنا ليره بويا يعني لو سردمي قلت انا مثلا معمول مركز بويا با ساواج بويا يعني برينا مزننا او ويقش لي كل حكم كرده لون منا مثلا او مفرزينا كو درسون كو روزانه شكاري اخوانا كرد وش زمانه نبو مثلا ناوش كان ليبو يعني قلت هايتا يعني هاتو سوا او انا مثلا كحالتك هات با فيش مشكله كبا لو منطقه لروي اداريه ويان كسشي لا يا لا دابا يعني خلتك بعد تشتكي دابا مثلا كو خرجوي منطقه شكايه هات بان لي شكايه يعني كدبا ليرة مفرزة درسو شوازي درسونا مفرزة بهيسترابو يعني سنفرك يعني وشي مفرزة شي درسونا سون او كسكو خلت يكرد يعني سربيت يكرد بي داهينا ايرا ليرة مثلا لي برسين هبو اجراءات هبو بس اجراءات هو زمانه وشي نكن هبو وزمانه كسشي يبان خطابه كو اجراءات هاد بالي ورقتني سزن يكم بو مثلا بس بيج ماردن هبو انه كتبين بيج ماردن يان اگه خلت شكل با يان تبي قاعد شليسين يان تبي حيوانات شليسين يعني زريمه و شخصي بو اويكو خلتي كرده دولار وينغو يان خلتك زول مازن باليرا مثلا تويله هبو يزي بخيو كرنا هيسترا او انكو روزانه شكاري وابي بريويتسو يعني ساعتك يعني شو كروزك اجراءات او مثلا دا تجوا هيسترانا سزن كان كو اجراءات يبو ايدي شوازي حكم رانيا وزمان او ابويا درست كنا مخفرش يعني لجويري كوما بداداسون كردو نزيكا از وقت نزيكا 30 سال كو 35 سال كو لو سنو ريما شوازي درست كنا برد بويا ما بردو بقصريات كردو وقتي وزمانه لو معلومات عنقو مثلا برد يلا ميدان موريتش هناي بهيسرا لبريدز جاي هناي برد يعني هباب يا هناي نوع بردك بين قصر يعني وكي سيمانتو جيتو زمانه يعني تكرر كرده قناعات بك لو زمانه حتى تازه عندك ديوار درس كرده تازه حسابك هاوشي خوين النونه بس او قشله مثلا كزمانه يك حكم لدويك مثلا زول اهتمام بنا دا نوزن كنيا وين سنزالك حتى نوزن كنوا بس يا برا خرابونا سيتن يعني حيف او تشتكوا لنا بيا واصالي قديم تبيا زوتر هم حكومة عراقي هم حكومة هريمة كردستان تبيا خمك لي خواردبا مثلا تشتيهوي او نوع اصلا لي منطقة هبن تبي نجون كربانوا كوب مانوا كو اثار شي قديم لسالا نوات ويتشي وقتيكو رجيم بحث نما لمنطقة كردستان بعمل منطقة بارزان بتايبتي از هاتم عموديك لوي قشلي بولا ناو ديوار قشلي قايم كردبو من بسيار كده او عموديه شيغوتن او عموديه يي وزمانك او قشلي دتي كده يعني حكم رانينا وزمانيك لو يشي اراي خويتي تسقانده من او عموديه برده او عموديه لكن من ي باراستيا من بين يتشي برده اگر او قشلي بتنوزن كنوي يان بابا عمري من بكويتن يعني سر بخويا حكومة كردستاني ببينم از حسكم كو او على كردستاني از دست خو بو عمودي بتسقين
ئەگە دەمانوێت باس لە جوغرافیای قشتی مەزنێ بکەین قشتی مەزنێ دەکەوێت سنووری ئیدارەی ناحیەی مەزنێ لە ناو گوندی هەرماوە ئەم قشتە لە سەردەمی مەلیکەکان ساڵەکانی 1920 پاش ئەوەی کە حکوومەتی عێراق دامەزرا سەردەمی مەلیکی چەند قشتێک لە هەموو عێراق و هەموو کوردستان دروست کرا وەک قشتی گەورەترین قشتی پاشای کۆرە خانزادی سۆر قشتی ڕایەت قشتی کانیەڕەش شێروان مەزن قشتی ڕواندز دیانە ئەم مەبەست لە دروستکردنی ئەم هەموو قشتانە حکوومەتی ئەو سەردەمی عێراق دەیویست لە ڕووی ئیداریەوە کۆمەرگەیەکی ئیداری دروست کرد کە کاروباری ئیداری ناوچەکان پێکوە ببەسیتەوە چۆن وەک دەزانن ئەو سەردەمێت لە ڕووی لۆجیستی و سەربازی و لە ڕووی هاتوچۆ هاموشۆ ڕێگاوبان و ئیمکانیات بەو شێوەی نەبووە کە بکرێت پەیوەندیەکان و اتصالات هەبیت بۆیە حکوومەتی مەلیشی لەو سەردەمە هات دروستکردنی ئەم قشتە و لێرە چەندین مەرکەز شورتە و کە ئەو سەردەمی پێیانە گوت هەیتە دروستکان ئیدارەی ناوچەکە بوو یعنی ئەگە باسکەین کۆمەرگەیەکی بچووشی ئیدارە بوو لەم ناوچەیە کە حکمی ناوچەکەیە کرد ئەگەر باسی دیزایانی ئەم دەرکە قشتە بکەین لە ڕووی دیزاین و چۆنیەتی دروستکردنی دوو دەرکەی هەبێت دەرکێکی ڕۆژئاوا دەرکێکیش ڕۆژ هەڵات ئەم منتقەی کە دەبینین ئەمە شوێنی ئیدارەی کاتی ئەو سەردەمەی بووە ئەمە حەوشەیەک بووە حەوشەکەی بەو لای دەستمەوە جێ قاتل و هەست پشتیوە بووە ئەم پێچەکان سزن و شوێنی مانەوەی پۆلیسەکان بووە هەموو ئەم حەوشەیە ینی چواردەوری ئەم قشتە بە 4 گۆپە کە قەڵعەی پاسەوانیان دەگوتێ لێرە پاسەوانی کرانە کە لە هەر 4 زاوی ئەگەر شتێک بێت ئەوانە کە لەناو قشتەکەدانە ئاگادار بن کە چی ڕوودایەت یا چ دەبێت یان بەرگری لە خۆیان بکات ئەگەر لە ڕووی دیزاینەوە کە باسمان کرد ئەم قشتە پێکات لە چەند بەشێکەوە پێکاتوێ بەشی ئیدارەمان باس کرد بەشی مانەوەی جوندیەکان یان هەیتەکانی ئەو زەمان بەشی ئەوەی کە ئاژەڵەکان لێران بەخێو کرد ئەو حەوشەی گشتی بووە بۆ هەموو بەشەکان یەکێک لەو بەشانە کە گرنگە دەمبێت تیشک بخمە سەرێ و ئاماژەی بەوە بکەم بۆ نەوەی نوێژ بمینیتەوە کە بزاوی ڕزگاری خوازی کورد بە زۆر ئاستەنگ و تێکۆشان و خوێنی شەهیدان و شۆڕژگەری گەورە تێپەڕ بووە ئەم بەشە وەک باس لێکەن هەرچەند سەردەمی من نەبووە بەس وەک کەسەکان باسییان لێکەن ئەمە سزنی ئەم قشتە بووە ئەم سزنە بۆ ئەو کەسانە بووە کە چ لە ڕووی ئیداریە مخالفەیان کردیە چ ئەوانەی کە ڕازی نەبوونە بە حکمی پاشایەتی و مەلیشی کە دژی خواستی نەتەوەی کورد بووە بۆیە ئەمانە بۆ مێژوو باسەکەێت ئەو نەوەی نوێ کە ئێستا ئەم ئازادیە خوشگوزارانیە ئەو کوردستانەی ئاوادانە کە لە سایەی سەری سەرۆک بارزانی مەرجەی کوردانە و بە خوێنی هزاران شەهید بەدیهاتیە ئەمە ئەو سزنانەیە پێم باشە نەوەی نوێ ئەوانەی کە جیلی تازە پێڕایەگەن سەردانی ئەم شوێنانە بکەن سەردەمانێک لەوانەیە زۆر خەباتکەر شۆڕژگەر پێشمەرگە یان زۆر کەس لێرە ئازاریان کێشتی بیت یعنی ئازاریان بینی بیت بە حکمەوە کە ڕازی نەبووینە حکمی دیکتاتۆریات حکمی مەلیشی حکمێک کە حکمی چەشانەوەی گەلی کورد بە قبول بکەن تەنها حکمێکیان کە پێبەرز بووە حکمی بزاوی ڕزگاری خوازی کورد بە سەرۆکایەتی بارزانی نەمر و ئێستاش بەڕابەرایەتی جناوی سەرۆک بارزانی مەرجەی کوردان کاک مەسعود بارزانی ئەگەر سەیری شێوازی دروستکردنی ئەم قشتە بکەن قشتی مەزنێک کە لە سنووری ئیدارەی مەزنێ گوندی لەناو گوندی هەرماوەیە دەبینین کە نێزیکەی 80 میتر لە جادە بەرزترە ئەم قشتە 80 میتر ئەمە شۆکاری ئەو بووە شوێنی بەرز عادەتەن بۆ پاسەوانی بۆ ئیدارە ئەگەر سەیریکەن تا ئێستا ئەگەر ببینی تا نێزیکەی دیانامان لەولای لێ دیارە ئەو منتەقەشمان زۆر لێ دیارە ئەمانە لە ڕووی ستراتیژی هەیکەل و دیزایانی ئەم قشتە وا دروست کراوە شوێنێکی بەرز بیت
کو بتوانێت چاودێری دۆخەکە و ناوچەکە بکرێت یعنی ئەگەر لە هەر حاڵەتەشی بیت شوێنی بەرز هەم لە ڕووی ئەسان کابرایەکی سەربازی نیمە بەڵام شوێنی بەرز لە ڕووی پاسەوانیکردن لە ڕووی ئەمنیەت لە ڕووی ئیدارەدانی مۆزوعەکە باشتر بووە گوندیش لە خوار ئەم قشرە بووە وەختی خۆ گوند لە خوار بووە زادەیەکی ڕێیسی سۆران بۆ مێرگە سۆر ئەگەر سیرکەین ئەگەر تەماشاکەین بەو بەرەی گوندی تێپەروە جستەشی کۆنی سەردەمی ساڵەکانی 32-33 دروست کراوە و دەبن ئەو قشتەی تێپەڕیوە ئەمە لە ڕووی پێکاتە و استراتیژی قشتەکە لە شوێنشی بەرز دروست کرا هەر چال لای قشر گۆپان لە چار گۆپە دروست کراوە کە جێ پاسەوانی بووە ئەمانە ئاسانتر بوون لە هەم لە ڕۆژهەڵات ڕۆژاوا ڕۆژهەڵات و ئەمانە توانیتیان پاسەوانی قشتەکە بکەن و منتەقەکەش بکەن ئەمە لە ڕووی جوغرافیەی ئەم قشتەکە ئەم قشتە لە شوێنشی بەرز دروست کراوە بۆ ئەوەی هەم بتوان بە ئاسانی کۆنتترۆلی منتەقە بکەن هەم ئیدارەی منتەقەیە پێ بکەن هەمیش چاودێری هەموو ناوچەکە پێ بکە یەکێک لەو داواکاریانە کە دەمانوێت وەک بەجیلی نوێ نەوەی نوێ ڕابگەینی کە سەردەمانێک ئەم شوێنانە چ بووینە کو بووە ئەم شوێنانە وەک کەلتورێک پارێزراو بن وەک ئاساوارێک پارێزراو بیت نۆژەم بکرێتەوە یان مێژووەکەی لە لاپەڕێکی دیوار هەر باواسێت کە ئەو ڕێبوارانە ئەو کەسانێک کە سەردانی ناوچەکەیەکەن گەشتیاری بیانی ناوخۆیی ئەو نەوەی نوێی کە تازە پێڕایەگەت بزانیت ئەم منتەقە بچ کارەساتێک تێپەڕ بووە چ شۆڕشێک لێرە ڕوویدایە ئەم ئازادیە و ئەو خۆشگوزەرانیە و ئەو ئاوەدانەیە کە ئیمرۆ بووە خەبات و ڕەنجی ئەو هەموو پێشمەرگە و خوێنی شەهیدانە بووە کە ئێمە ئیمرۆ بە سەربەرزی و سەرفرازی لە کوردستانشی ئاوەدان ژیان بەسەرە بێت